لە ماوەی چەند ساڵی کاری پەرلەمانی و هەبوونی کورسی کۆتاکان زۆربەی کات ئەو گلەیە لە کۆتاکان دەکرێت کە وەک نوێنەری پێکاتەکان کاریان نەکردووە و پشتگیری لایەنێکی سیاسی دیاری کراوە بوونە. ئێستا قسە لەسەر ئەوە دەکرێت کە پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بدرێت بە پێکاتەکان. پێکاتەکانی نێو پەرلەمانی کوردستانیش بەتایبەت تورکمان و مەسیحییەکان ململانێ قوڵ لە نێوانیان هەیە لەسەر ئەو پۆستە. هەرچی پێکاتەی تورکمانە کە بە 3 فراکسیۆن 5 کورسی پەرلەمانیان هەیە و تا ئێستا نەگەیشتونە تا ڕێکەوتن لەسەر یەکلاکردنەوەی کاندیدێک بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان. فراکسیۆنە تورکمانیەکان دەڵێن ئەگەر تورکمانەکان نەیانتوانی کاندیدێک لە نێوان خۆیان یەکلا بکەنەوە ئەوە لە کۆبوونەوەی پەرلەمان بە دەنجی پەرلەمانتاران یەکلا دەکرێتەوە. ئێمە وەکو حزب لایەنە سیاسی تورکمانیەکان داوامان کردبوو کە ئەم جارە بەشداریکردنی پێکاتەی تورکمان جیاوازتر بێتن وەجگە لە وەزارەتەی کە لە حکوومەت بە تورکمان دەدێت لە پۆستە باڵاکانیش وەکو نەتەوەی دووەم وەکو پێکاتەیەکی سەرەکی تورکمان جێگای هەبیتن بۆیە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بۆ پێکاتەی تورکمانە. ئێمە لەو دوو ڕۆژەدا کۆبنەوەی خۆمان ئەنجام دەدەین گەیشتینە ڕێکەوتن بە یەک کاندید دەچێتە ناو پەرلەمانی کوردستان. ئەگەر نەمانتوانی بگەینە ڕێکەوتن ئەو کاتە ئێمە بێگومان لە ناو پەرلەمانی کوردستان یەکلا دەبێتەوە. مەسیحیەکانیش وەک تورکمانەکان چاویان لە پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانە. ڕۆمیۆ هەکاری پەرلەمانتاری مەسیحی لە پەرلەمانی کوردستان داوای ڕێکەوتنی نێوان لایەنەکان دەکات. ئێمە وەکو فراکسیۆنی هاوپەیمانی یەکێتی نەتەوەیی کەلدۆ ئاشووریەکان ئێمەش بیرروڕامان بیر و بۆ چوونمان تێڕوانینمانەوە بووە. هیواداریم بگەم بە ڕێککەوتنێک بۆ ئەوەی ڕۆژی هەژدەی ئەم مانگە کۆبوونەوەکە دانیشتنەکە بە شێوەی ڕێچکەی ئاسایی خۆی بگرێت و بچێتە پێش و پەرلەمان بتوانێت سەرۆکایەتی خۆی هەڵبژێرێت هەر لە سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەیەوە. ئەوەی تا ئێستا ڕوونا سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی دەبێت و لە یەکێتیش بۆ یەکەم جار لە مێژووی پەرلەمانی کوردستان ژنێک دەبێتە سەرۆکی پەرلەمان. پارتیش جێگری سەرۆکی پەرلەمان وەردەگرێت و جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانیش وا پێشنیارکراوە 2 ساڵ لای پێکاتەی تورکمان بێت و 2 ساڵیش لای مەسیحیەکان. بەڵام تا ئێستا ئەو پێکاتانە ئەو پێشنیارەیە ڕەت دەکەنەوە. هەر لایەنێکیان داوای 4 ساڵی ئەو پۆستە دەکەن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.